ئەمڕۆ ئێمە لە مەرزی چێلین لەگەڵ بەرپرسانی ئیداری سنووری قەزای پشدەر و بەرپرسی مدیری ناحیەی هێرە و بەرپرسی بەڕێوەبەری گومرجی ڕاپەڕین ئێمە لێرەن لەگەڵ تیمی خۆپارێزیمان هاتوین سەردانی ئەم شوێنە بکەین بۆی لە نزیکەوە ئەو بابەتانە ببینین کە لێرەوە بزانین بابەتانی کە هاوردە دەکرێن و ئەو بابەتانە لێرەوە دێنە ناو هەرێمی کوردستان چونکە بەڕاستی ئەوەی ئێستا ئێمە چاومان خستۆتە سەر بۆ پاراستنی هاوڵاتیان لەسەر ڕای بابەتی ڤایرۆسی کۆڕۆنا و سەر ڕای بابەتەکانی تری نەخۆشە گواستراوەکان ئێمە لە هەمان کاتدا گرنگجی بۆ بابەتە دەدەین کە سەلامەتی هاوڵاتیانمان بپارێزین ئێمە هەمومان پێکەوە ئەمڕۆ لە نزیکەوە بەشەکانی ئێرەمان بەسەر کردەوە مەبەستی سەردانەکەمان ئەوە بۆ ئەوەی بزانین لە نزیکەوە ئەو پشکنینە پزیشکە پێویستیانەی کە هەیە ئەو ڕێنمایە تەندروستیانەی کە هەیە لێرە بە چ شێوەیە کاریان لەسەر دەکرێت ئەوەی جێی خۆشحاڵیە کە هەموو ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ کراون دەتوانین بڵێن ئەو بەشە پێویستیانەی کە هەیە ئەو تاقیگانی کە پێویستە لە مەرزەکانی تر بە هەمان شێوە لێرە خزمەت بە هاوڵاتیان دەکەن و پشکنینی ئەو مادانە دەکەن کە لەم ڕێگایەوە هاوردی هەرێمی کوردستان دەکرێن بۆ ئێمە جێگای شانازیە کە گرنگی زیاتر بە مەرزە بدەین ئەم مەرزە وای لێ بکەین کە تەواوی ئەو تاقیگە و پێداویستە پزیشکانەی کە پێویستن بە شێوەیەکی زۆر فراوانتر و بە شێوەیەکی پێشکەوتوتر ئێمە لێرە زیاتر احتیمامی پێ بدەین